خەباتی یەکگرتوو هەغدەستی گونجاو بە هێزکردنی هێزە خەباتکارەکان. لا سەروبەندی ساڵی نوێدا وەک هەمیشە باسەکانی پەیوەندیدار بە دیاریکردنی لانیکەمی هەغدەستی کرێکاران لە ناو کۆڕ و کۆبوونەوەی دەوڵەتیەکان و خاوەنکاران و لە ناو جەماوەری چینی کرێکار و هەڵسوڕاوانی کرێکاریدا سەری هەڵداوەتەوە. هەڵسوڕاوانی کرێکاری و ڕێکخراوەکانیان مانگانە 12 ملیۆن و 500 هزار تمەنیان وەک هەغدەستی گونجاو بۆ ساڵی 1400 هەتاوی بەراورد کردووە. هەڵبەت دەوڵەت و خاوەنکاران لەم بارەیەدا بۆچوونێکی دیکەیان هەیە. بانکی مرکزی سەبەدی بژێوی بنەماڵەیەکی کرێکاری 10 ملیۆن تمەن ڕاگەیاندووە. کۆمیتەی هەغدەستی سەر بە مەجلیسی شۆڕای ئیسلامی ئاستی بژێوی کرێکارانی لە ساڵی 1400دا 6 ملیۆن و 895 هزار تمەن دیاری کردووە کە گۆیە پێویستە لە دیاریکردنی هەغدەستدا وەک بنەما لەبەرچاو بگیرێ. بە پێی بەراوردی ئەم کۆمیتەیە ئەگەر هەزینەی مەسکەن تەندروستی و فێرکردنیش حساب بکرێ ئەم ڕقەمە دەبێتە 8 ملیۆن تمەن. بەڵام شۆڕای باڵای کار کە بە پێی یاسا بەرپرسی دیاریکردنی هەغدەستە هەرگیز گوێڕایەڵی لێکدانەوەکانی کۆمیتەی هەغدەست نەبووە و هەمیشە خواستی خاوەنکاران و دەوڵەتی لەبەرچاو گرتووە. بۆ نمونە کۆمیتەی هەغدەست ساڵی ڕابردوو سەبەدی بژێوی 4 ملیۆن و 940 هزار تمەن بەراورد کردبوو. بەڵام شۆڕای باڵای کار تەنانەت بە بێ واژۆی نوێنەرانی فەرمایشی کرێکاران بڕی مانگانە 1 ملیۆن و 910 هزار تمەنی وەک هەغدەستی 13 ملیۆن ئەندامی یاسای کار ڕاگەیاند. 50% ئەم ئەندامانە لە بەشی خزمەتگوزاری و 30%شیان لە بەشی سەنعەتدان کە بە هەژماری بنەماڵەکانیانەوە دەبنە 42 ملیۆن کەس. هەغدەستی چەند بەرابەر ژێرهێڵی هەژاری لە بارودۆخێکدا ڕاگەیەندرا کە بە قەولی ناسر چەمەنی نوێنەری دەستنیشاندەی دەوڵەت لە شۆڕای باڵای کار بەناو ڕێبەری ئینقلابیش باسی ئەم تەوەرەی کردووە و بایەخدان بە بارودۆخی کرێکارانی بەگوێ هەڵێناون. بەڵام بە پێچەوانەی کاریگەربوونی فەرمانەکانی بۆ سەرکوت لە بوار ئابووریدا تێغینەی بڕی. لانیکەمی هەغدەستی ساڵی 99 26% لە چاو لانیکەمی هەغدەستی ساڵی 98 چوونە سەرەوەی بەخۆبینی و بە هەغدەستی پایە زیاد کرا. بەڵام هەغدەستی کرێکاران لە ئێران لە دلت کراوە و بە تەنیا هەغدەستی پایە نییە و حەقی مەسکەن، بۆنی خاروبار، سەنەوات و حەقی ئەولاد، پاداش، کارانە و چەندین بابەتی دیگە لە خۆ دەگرێت کە ناوی مەزایان لەسەرداناوە. دەوڵەت و خاوەنکاران هەر لە ئێستاوە بە پێی پەسەندکراوەی هەشتی ڕێبەندانی دەوڵەت نەدانی مەزایەکانیان بە یاسا دەرهێناوە. هەواڵنێری دەوڵەتی کاری ئێران واتە ئیلنا وێنەی بەخشنامەیەکی دەوڵەتی بڵاو کردەوە کە تێیدا باسی ئەوە کراوە کە ئەگەر خاوەنکار لە کۆتایی هەموو ساڵێکدا لەگەڵ کرێکاران تەسویە بکەن، کرێکاران دەتوانن لەگەڵی سەبارەت بە مەزایای موزدی بە ڕێکەوتن و تەوافق بگەن. تەنیا مەرجی ڕێکەوتنەکەش ئەوەیە کە هەغدەستی تەوافقی نابێت لە لانیکەمی هەغدەست کەمتر بێت. لە ڕابردوودا خاوەنکاران بە بەستنی قەراردادی کاتی لەگەڵ کرێکاران کە 90% کرێکارانی ئێران لە خۆ دەگرێت تەنیا هەغدەستی پایان لە قەراردادەکەدا دەنووسی و بەکردەوە هەغدەستی تەوافقیان بەسەر کرێکاراندا دەسەپاند. بەڵام دەوڵەت بەو پەسەندکراوەیی دەستی خاوەنکاران ئاوەڵا دەکات تا ئەگەر بۆیان کرا مەزایی گشت کرێکاران ببڕن. مەسەلەی هەغدەست مەسەلەی هەموو کرێکارانە. لانیکەمی هەغدەست بە شێوەی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژیانی 42 ملیۆن کرێکار و بنەماڵەکانیان دادەنێ. خانە نشینکراوانیش کە لەگەڵ بنەماڵەکانیان 6 ملیۆن کەس دەبن هەرم لانیکەمی هەغدەستە وەرەگرن. خاوەنکاران بەکردەوە بە نەزافەتچی بە شاگردانی کارگەکانی کەمتر لە 10 کەس بە ژنانێک کە لە ماڵی دەوڵەمەندەکاندا خەریکی خزمەتگوزارین بە کەسانێک کە لە ناو ماڵدا هاوشێوەی تەونکەران بۆ دەڵاڵەکان کار دەکەن زۆر جار تەنیا یەکسی هەمی لانیکەمی هەغدەستی ڕسمیان پێدەن. کرێکارانی پێترۆشیمیەکانی ناوچەی ئابووری ماهشەهر و بەندەری خومینی، کرێکارانی پرۆژەکانی پارسی جنوبی، هەڵسوڕاوانی کرێکاری جنوب، هەڵسوڕاوانی کرێکاری شوش و ئەندیمشک و کۆمەڵێک لە کرێکارانی میحوەری کەرەج بۆ تاران لە بابەتێکدا لە ژێر ناوی پشتیوانی لە بەیانیەی هەغدەستی ساڵی 1400 ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان لە لانیکەمی هەغدەستی 12 ملیۆن و 500 هزار تمەن پشتیوانیان کرد. ئەوان نووسیویانەکە هاودەنگ لەگەڵ سندیکای کرێکارانی شرکەتی واحدی ئۆتۆبوسڕانی تاران و دەوروبەر، سندیکای کرێکارانی نێشەکەری هەفتەپا، ناوەندی پیشەیی معلمانی ئیسلامشار، گروپی یەکێتی خانە نشینکراوان، کۆمیتەی هاوئاهەنگی بۆ پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان
یەکێتی خانەنشینان، شۆڕای خانەنشینکراوانی ئێران، یەکێتی سەرتاسەری خانەنشینکراوانی ئێران، کۆمیتەی پەیگیری بۆ پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکانی ئێران و وێڕای پشتیوانی تەواو لە بەیانیەی هەغدەستی ساڵی 1400 ڕێکەوتی 26 ڕێبەندانی 99 ئەم ڕێکخراوانە و هەوڵ لە پێناو وەدیهێنانی خواستەڕەوەکانیان ڕای دەگەێنن کە پێویستە بە یەکگرتن و خەبات هەغدەستی 12,500,000 تمەن لە مانگدا دەستەبەر بکەین. ناوەرۆکی ئەم بەیانیەی کرێکاران لە بواری دیاریکردنی لانیکەمی هەغدەست نیشانی ئەدات کە خەبات بۆ دیاریکردنی هەغدەست لە هەمان حاڵدا کە تەوەرێکی ئابوووریە خەباتێکی سیاسی چینایەتیشە. ئێران یەکێک لە وڵاتانەیە کە ناکۆکی چینایەتی تێدا لە باڵاترین ئاستی خۆیدایە. ئەم ناکۆکیە ئەساسەن بەرهەمی چەوسانەوەی توندی چینی کرێکارە لەلایەن خاوەنکارانی بەشی خصوصی، دەوڵەتی و نێودەوڵەتی. داهاتی سەرچاوەگرتو لە ڕاندخۆری، دزی، گەندەڵی و قاچاخیش خۆی ئەم ناکۆکیەی تونتر کردوەتەوە. چەندین فاکتەر بوونەتە هۆی ئەوەی کە خاوەنکاران و دەوڵەت بتوانن بەشێکی زۆر لەو سەروەتەی کە لە ناو کۆمەلگادا بەرهەم دێت بەرەو توێژەکانی سەرەوەی بەرن. بێگومان ئەوەش خۆی ڕەوتێکی جیهانیە کە بەڕێوەبردنی سیاسەتی نێئۆلیبراڵی و بەکارهێنانی ئامرازی سەرکوت و دواکەوتویی لە ئاستی جیهاندا مسوەگەری کردووە. توێژە جۆراوجۆرەکانی بۆرژوازی ئێرانیش بە گرتنەبەری هەرم سیاسەتە ئابووریە و بە پشتیوانی سەرکوت و دواکەوتویی ئاینی و میدیایی و هەروەها بەهۆی پرژ و بڵاوی کرێکاران ناچاریان دەکەن بەوەها هەغدەستێکی مەمرە و مەژیەوە کار بکەن. بەڵام ئەم بارودۆخە ناتوانێت درێژەی بێت، کۆرۆناش ناتوانێت هەتایە پارێزەری ئەوان بێت. کرێکاران لەوانە کرێکارانی قەراردادی نەوت لە ڕێگەی خەبات بۆ بردنە سەرەوەی هەغدەستەکان، گۆڕینی قەراردادی کاتی بەدائیمی، هەڵوەشانەوەی شرکەتە پەیمانکاریەکان و بەهێزکردنی ڕێکخرا و پەروەردەکردنی ڕێبەرانی لاو، بەستێنی بەهێزکردنی کرێکارانیان لە پێناو بەرژەوەندیەکانیان خۆڵقاندووە. ئەم خەباتە ئەتوانێت ببێتە ناوەندی خەباتی خانەنشینان، ژنان، خوێندکاران و باقی توێژە ناڕازیەکانی کۆمەلگە و دەتوانێت سەرمایەداران ناچار بکات تا لانیکەمی هەغدەستی گونجاو بۆ ساڵی 1400 دیاری بکەن. بێگومان هەر هەنگاوێک لە پێناو باشترکردنی ژیانی کرێکاران دەتوانێت باشتربوونی بارودۆخی ڕێکخراوەی و سیاسی ئەوانی لێ بکەوێتەوە و ڕێگە بۆ پێشڕەویەکانی دواتر خۆش بکات.